بڕیارە حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق بەشداری لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی عێراقدا بکات و گفتوگۆ بکرێت لەسەر چاکسازیەکان و دانانی خشتەی کاتی بۆ جێبەجێکردنیان و پرسی کۆچی گەنجان. بەوتەی سەرچاوەیەک لە پەرلەمانی عێراق، چوونی عەبادی بۆ پەرلەمان میوانداریکردن نییە، بەڵکو بۆ گفتوگۆکردنە لەسەر چاکسازیەکان. وتیشی بەهۆی ئامادەبوونی سەرۆکوەزیرانەوە خشتەی کاری دانیشتنەکەی پەرلەمان گۆڕانکاری بەسەردا دەهێنرێت. پێشتر فەرمانگەی ڕاگەیاندنی پەرلەمانی عێراق ڕایگەیاندبوو لە دانیشتنی ئاسایی پەرلەماندا میوانداری حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق دەکرێت. لە 11 تەمموزی ڕابردوودا عەبادی پرۆسەی چاکسازی ڕاگەیاند کە خۆی لە لابردنی جێگرانی سەرۆکوەزیران و سەرۆک کۆمار و کەمکردنەوەی ژمارەی وەزارەتەکان و کەمکردنەوەی موچەی پلە باڵەکان و خانەنشینی تایبەت و کەمکردنەوەی ژمارەی پاسەوانی بەرپرسان تا ئاستی ئەندامی ئەنجومەنی پارێزگا لەخۆ دەگرێت. بەڵێ بەڕێزان، ئەمڕۆ دانیشتنی پەرلەمانی عێراقا بۆ ئەو مەبەستەش ئومێد محەممەد بەرپرسی نووسینگەیە نارتی لە بەغدا لەگەڵمانە بێت. ئومێد سڵاو لێبێ، دوایین زانیاریەکان لەسەر دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق چییە؟ باڵا تەفگەر بەیانی تۆش باش ئەوەی کە ئەمڕۆ لە بینای پەرلەماندا دەگوزارێت جۆرێکە لە قەلەقی لە نێوان لایەنە سیاسیەکان، جۆرێک لە قەلەقیان پێوە دیارە بۆ پێی کە لە خشتەی کاری ئەمڕۆدا لە کۆتا بڕگە هاتووە کە بە میوانداری حەیدەر عەبادی دانیشتنەکە کۆتایی پێدێواتە لە خاڵی کۆتایی خشتەی دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەماندا هاتووە. ئەمڕۆ حەیدەر عەبادی لە بینای پەرلەماندا ئامادە دەبێ و ئێمە بۆم پرسە پەیوەندیمان بە چەند سەرۆک فراکسیۆنێکی نێو پەرلەمانی عێراقەوە کردووە. دیاریترینیشیان سەرۆکی دەوڵەتی یاسایە یاخود سەرۆکی فراکسیۆنی دەوڵەتی یاسا کە گەورەترین فراکسیۆنە لە نێو پەرلەمانی عێراق ئاماژەی بۆ کرد کە ئەندامێکی ئەوان هەساوە بە کۆکردنەوەی ئیمزا بۆ ئەوەی کە عەبادی بانگێش بکرێت بۆ بینای پەرلەمان و ئاماژەی بۆش کرد کە ئەو بانگێشکردنی عەبادی میوانداری نییە، بەڵکو لێکۆڵینەوەی لەسەر زۆر پرس کە دیاریترینیان پرسی چاکسازیەکانی خۆیەتی کە لە ماوەی ڕابردوودا 4 وەرەقەی چاکسازی ڕاگەیاند حەیدەر عەبادی و ئاماژەی بۆ کرد کە ئەو وەرەقانە دەبێت کاتیان بۆ دیاری بکرێەوە بکرێنە تەرجەمە بکرێنە سەر واقع و دیاریترین ئەو پرسانەی کە ئەمڕۆژ لە حەیدەر عەبادی دەپرسێت لە ناو بینای پەرلەمان ئەو پرسی کۆچی هاوڵاتیان یاخود کۆچی ئەو هەموو گەنجەیە کە ڕۆژانە لە عێراق لە دەواازە سنووریەکانەوە بەرەو ئەوروپا کۆچ دەکەن و ئەمە پرسێکە کە لەلایەنە سیاسیەکان بە تایبەتی شیعە تەفگەر لە شیعە لەم جۆرە کۆچە نیگەرانە و تەحالوفی وەتەنی بە داوایەک ئاراستی سەرۆکایەتی پەرلەمان کراوە کە دەبێت ئەمڕۆ ئەو پرسیارانە ئاراستی حەیدەر عەبادی بکرێ و جۆرێک لە بەڵێن لە حەیدەر عەبادی وەربژیرێ بۆی کە ڕێگە چارەیەک بۆ ئەو گەنجانە بدۆزێتەوە تاکو لە ماوەی داهاتوودا هەوڵ بدەن تا ڕادەیەک ئەو کۆچە کەم بکەنەوە. ئەمەوەش بڵێم هەر ئەمڕۆ لە خشتەی کاری پەرلەمانە هاتووە چەند پرسیارێک ئاراستەی وەزیری کشتتوکاڵی عێراق ئەکرێت، وەزیری کشتتوکاڵ و وەزیری ئاوەڕووی عێراق کە لە خشتەی کاریدا هاتووە چەند پرسیارێک ئاراستی ئەو 2000 ئەکرێت. ئەمەوەش بڵێم لە ماوەی ڕابردوودا ئەو 2000ش یەکێک بن لەو 2000انی کە هاوڵاتیان ڕەخنیان لەسەر هەبوو و سکاڵیان لەسەر هەبوو، بۆیەوە چاوەڕوان نەکرێت ئەمڕۆ لە بڕگەی یەکەمەوە دانیشتەکە گرنگ بێ. بەڵام ئەوە بڵێم تەفگەر وا بڕیار بکژمێردا دانیشتەکە ئەنجام بدرێ، بەڵام ئەوە دەخولێک بەسەر کاتی خۆیدا تێپەڕیوە، بەڵام تا ئێستا دانیشتەکە دەست پێ نەکردەوە. ئێمە بەر لە 5 خولەک سەلیم جوبوریمان بینی کە چووە دەسەی سەرۆکاتی یاخود چووە ژووری تایبەتی خۆی، ئەویش نزیکەی 5 خولەکە بێگەیشتۆتە بینای پەرلەمان. وە لە ئێستا دامەوە بڵێم چەند لایەنێکی سیاسی چەند فراکسیۆنێک لە نێو بینای پەرلەمانی عێراق لە مشتومڕدان بە تایبەتی هاوپەیمانی هێزە سونەکان کە لە ئێستادا چەند فراکسیۆنێکی نێو هاوپەیمانەتیە لە کۆبوونەوەدان بۆی بتوانن چەند پرسێک هەیە ئاراستی حەیدەر عەبادی بکەن و بەپێی زانیاریەکانی ئێمەش کە لە چەند ئەندام پەرلەمانێکی ئەو هاوپەیمانەتیەوە وەرمان کردووە ئەوەیە کە سونە ئەمڕۆ دەیەوێت لەناو هۆڵی پەرلەمان پرسیار لەسەر پاسەوانی نیشتیمانی ئاراستی حەیدەر عەبادی بکات. ئەگەر چی حەیدەر عەبادی بۆم پرسە نهاتۆتە بینای پەرلەمان، بەڵام لایەنی سونە دەیەوێت کە ئەو پرسیارانەی کە تایبەتە بە پاسەوانی نیشتیمانی ئاراستی حەیدەر عەبادی بکات. هۆکارەکەشی ئەوەیە کە پاسەوانی نیشتیمانی یەکێکە لەو مەرجانەی کە وای کرد سونە بەشداری حکومەتەکەی عەبادی بکە و یەکێکە لەو پرۆژە یاسانی کە سونە لە ماوەی ڕابردوودا مەرجێکی بووە یاخود هۆکارێک بۆ بۆی بەشداری لە حکومەتەکەی حەیدەر عەبادی بکات و ئەم پرۆژە یاسایان نزیکەی ساڵێک و چەند مانجێک بەسەریدا تێپەڕیوە تا ئێستا پەرلەمان موافقەی لەسەر نەکردووە و لایەنە سیاسیەکان ناکۆکن لەسەری و حەشدی شەعبیش هاوپەیمانەتی یاخود هەیئەی حەشدی شەعبی بە تەواوی ئەو پرۆژە یاسایی ڕەت کرد.